طبعا پرۆسەی وەرگرتنی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ئەمسا پرۆسەیەکی یەکجار گەورەیە. یعنی پرۆسەیەک کە زیاتر لە 11,000 داواکاری پێشکەشکردی بوو بۆ وەرگرتن لە خوێنی باڵا. ئێمە لە زانکۆی سەلاحەدین 3680 داواکارمان هەبوو لە سەرجەم کۆلیژەکانی زانکۆ، لە سەرجەم پسپۆڕیەکان، لە سەرجەم بەشەکان. ژمارەی کورسەکانی لە زانکۆی سەلاحەدین 1500 کورسی دابین کراوە. کورسەکان سێ-چار جۆرە، یەکیان بۆ زانکۆی سەلاحەدینە هەندێک کورسی کەوا بە پێویستیمان پێ خۆمان، هەندێکی بۆ دەستگاکانی گشتیە، یعنی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم و زانکۆکانی تر، هەندێکی بە شێوەی پارالێلە بۆ کردی گشتیە بۆ هەموو کەسێک کە بتوانین داوا پێشکەش بکە بە پارالێلە. تەمام پرۆسەی تاقیکردنەوەی زانستی بەشێکە لە پرۆسەی وەرگرتن لە خوێندنی باڵا. ئێمە ئەو کەسانەی کەوا داوا پێشکەش دەکەن پێویستە بزانین ئایا ئاستی زانستیان لەو پسپۆڕەیە کە داوا دەکاتن چەندە، جگە لە بڕوانامەکەی کە خۆی هەیەی. بۆ خوێندنی بە ماستەر و بۆ خوێندنی دبلۆم و بۆ خوێندنی دکتۆرا تاقیکردنەوەی زانستی دوێنە لە زانکۆی سەلاحەدین سەعات 12 نیوەڕۆ ئەنجامدرا بۆ ماوەی 4 سەعات قوتابیان لەناو هۆڵی تاقیکردنەوەمانەوە و تاقیکردنەوەکە تاقیکردنەوەیکی گشتیە، یعنی وە نییە بڵێ شتی محەدەد دیاری کراوێ، بەڵکو چەند مەنهەجێکە لە زمانی پسپۆڕی ئەو کەسێکەوە داوای کردووە بەشداری دەکا